لە ماوەی ڕابردوودا پێدانی فیزای وڵاتی تورکیا بە هاوڵاتیان یاریێمی کوردستان زۆر ئاسان بوو. بە جۆرێک هاوڵاتیان دەیانتوانی لە ڕێگەی ئۆنلاینەوە فیزای تورکیا وەربگرن. بەڵام لە ئێستادا وڵاتی تورکیا پێداچوونەوەی بەڕێنمایەکانی پێدانی فیزا کردووە و بەو هۆیشەوە کاسبکاران و هاوڵاتیان یاریێمی کوردستان ناتوانن بە شێوەیەکی ئاسان و خێرا فیزای تورکیا وەربگرن. لە پێش مانگانی ڕابردوو احتیاطی بە فیزای ئەلکترۆنی وەرمانە کرد، یعنی احتیاطی لە مەکتەبی تایڕانە ڕۆشتی فیزەکە تەقدیمە کرد، هەر عینە ڕۆژ ڕقمیشانەدایە و فیزەکەت بوو. بەسیسە دوای ئەو گرفتانی کە لە تورکیا ڕوویداوە و ئەو مەشاکلانی کە هیانە فیزیان ڕاگرتووە لە بەعمومی عێراق، ینی بەعام، ینی ئەوە تەسیری زۆر لە ئێمە کرد. یعنی بسە تۆ ڕۆی تەقدیمەکەی احتیمال هەیە بە مانگێک بە 2 مانگ بە 3 مانگ فیزەکەت بۆ بێتەوە، ئەویش دوای چەند داواکاریەک داوات لێ ئەەکەن، ینی مزمنی ئەوانە داوات لێ ئەەکەن وەڕقەی ئەبێت داوای شەریکاتی تورکیت هەبێت، ئەبێت مەسەلەن پاسپۆرتەکە چەنەها سەفەرت پێوە کردبێت، ئەبێت خاصەتەن بۆ ئەوانی مەسەن ئەڵێ کاسبکاری. بەشێکی زۆری کاسبکاران و بازرگانان لە ڕێگەی وڵاتی تورکیاوە کەلوپەل و پێداویستەکانیان هاوردەی هەرێمی کوردستان دەکەن. بەم هۆیشەوە بازار جم و جۆڵی زۆری بەخۆیەوە دەبینی. باوتەی کاسبکاران بۆی دواکەوتن و وەرنەگرتنی فیزای تورکیا ناتوانن کاڵا و شتومە کاوردە بکەن. ئەمەش کاری کردوتە سەربازار و سیستێکی زۆر لە بازار بەدی دەکەن. تقریبا ئەوە 10 ڕۆژە تەقدیمم کرێت تەنها لە بۆ داخلی کۆمپیوتەر، هەتا ئێستاکە گوتیان تەلەفۆنتان بۆ دەکەین، تەلەفۆنیشان نەکردیە. لە دوای ئەوە چەند کێشەیتکە هەیە، سڕە دەگری، مقابلەی قونسولیەمان هەیە، ئایا جەتەردمان دەدەنێ، ڤیزەکەمان دەدەنێ، ئەوە نازان. بەڕاستی پێشتر کە ڤیزەمان وەردەگرت زۆر بە ئاسانی شەوان تەقدیمان دەکرد، دەتەماندی بۆ بەیانی سەفەرکردن، بەڵام ئێستا ناتوانین بە هیچ شێوەیەک ڤیزەکە تاخیرمانەکە، باری گوزەران بۆ عام یانی تەسیر لە هەمومان هەیە، ناتوانین سەفەر بکەین، زۆرتر کاڵەکان بۆ خۆمان بەدەست بێنین بیفرۆشین و تەسیر لە بازاڕەکەشمانی کردووە. هاوڵاتیان و کاسبکاران داواکارن حکومەت هەرێمی کوردستان هەماهەنگی بکات لەگەڵ وڵاتی تورکیا بۆ ئەوەی کاراسانیان بۆ بکەن و بە ئاسانی فیزایە وڵاتە وەربگرن و تاوەکو لەو ڕێگەیەوە بتوانن بەردەوامی بەکار و کەسابەتیان بدەن و جم و جۆڵیش بگەڕێنەوە نێو بازار. هەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.